بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. عزانم سلام و رحمت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێ و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی مەولودی فەخری کائینات حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم هاتینەوە خزمەتی بەڕێز و خۆشەویست و ئەم ئەڵقەیە تایبەتەکەین بە ڕەحمەتە للعالەمینی حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم دەرسوانە گرنگەکان لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ولا ماهیەتە قورس و گران بەهاکەی نبوەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وەربگرین. عرابیەک دەستەکیەک جارێکیان وەستا بوو، زانایەکی لەلاوە بوو، وەختێکی زانی جەنازەیەکیان هێنا لە دوورەوە. ئەمیشتی هەی بەختەکەت چەند گەورەیەتەوە، وتی بۆ فلانە کەس ئەو جەنازەیە ناسی، وتی نەوەڵا نایناسم. وتی بە چی ئازانی کە بەختی باشە؟ وتی هەر کەسێ ڕۆ و ڕەحمەتە للعالەمین و ڕۆخوای گەورە بڕوات بەرەو قیامەتێک بڕوات کە خوایەکی ڕەحیم و وەدود و میهرەبان و بە بەزەیی و خۆشەویستی لێیە، تخوا ترسی چی هەیە؟ ئەبێ لە چی بترسێت؟ ڕۆ ئەو خوایە بڕوا کە ڕەحمەت و میهرەبانی بەسەرا ڕێژێ. لەبەرەوە ئێمە ژیانمان هەمووی بەختەوەریە کە ئیماندارین لەژێر سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مردنمان ئەو پەڕی بەختەوەریە چونکە تحفەی ئیماندار مردنیەتی ئەگاتە خوای گەورە و ئەگاتە خزمەتی خوا و ئەگاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەگاتە خزمەتی بەندە ساڵحەکانی خوای گەورە. ئینشاءالله ئازانم ئەم ئەڵقەیەکەینە دیاری دەستمان بۆ مانگی مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و سەرجەم بینەرانی بەرنامە ئازیزەکەی شیرینچا. ماوسەیان ئەگەر بە کورتی هەرچەنە ڕەنگە بەڵگە زۆر پێویست نەبێت، چکە ئەوەنە ڕوونە مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵگەی شەریعەتدانی ئەم مانگە مبارەکەوە برەودان بە مەولودنامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و جێکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم فرسەتە گەورەیە چۆن وەربگرین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی ئەو سەروەرەمان حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم، هەروەها هاوڵە خۆشەویستەکانی ئەو زانە بەڕێزانی کە بە دڵسۆزی بە ئیخلاسەوە لە خزمەت دینداریدا بە جوانترین شێوە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام گەیاندیان بە ئومەتانی دوای خۆیان. هەروەها پیرۆزبایی لە هەموو ئومەتی ئیسلامەکەم و لە سەرجە مرۆڤایەتی شەکەم بەڕاستی بەبوونی کەسێک وەکو کەسێتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە هەموو مرۆڤایەتی قەرزاری ئەو کەسایەتیان، قەرزاری ئەو شەخسیەتەن کە خوای پەروەردگار لە ناو مرۆڤەکانە هەڵی دەبژێرە و دەیکاتە جوانترین نمونە و سمبولی جوانترین و چاکترین پەیامی ئاسمانی لەسەر زەویدا. لە ڕاستیدا بابەتی دروستبوون و دروست نەبوونی بابەتێکی فقهیە. زانایان فقهی ئیسلامی لە کۆن و نوێدا بزاتە بڵێم لە نوێدا کێشەیان تیا دروستکەوە، لە کۆندا کێشەیەکی ئەوتوی تێدا نەبووە، چونکە زانانی فقهناسی پێشتر ڕەحمەتی خوایان لەبێ لە ئاستێکی زانستی زۆر بەرزەوە قسان کردووە. کاتێک کە باسی ئەم بابەتانە کراوە لە بابەتی عادەت دەریان نەکردو، توان ئەمە عادەت و نەرێتە و هەموو عادەتێکی ژەگەر هات و جوان بوو لە ڕووی شەرعیەوە قبوڵە و تەنها عادەت و نەرێتێک بە ناڕەوا دەزانی نەگەر هات و حرامێکی خوا حەڵاڵکە یا حەڵاڵێک حرامکە یا عادەتێک بێ مخالیفی نەسێکی شەرعی ظاهری شەرعی بێ، کە ئەگەر هات و عادەتێک وانە بوو عادەتێکی ڕاهایە. ئەسڵ لە هەموو عادەت و نەرێت و باوێکا کە هەیە ئەسڵ تیا حەڵاڵ بوونە. وەیە بابەتی مەولود و یادکردنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام و یادکردنەوەی هەر جۆرە کەسایەتیکی تری سەرزەویشە شتێکی مباح و شەرعیە. بەڵام کێشەکە لەوەدا لە دیدگای ئەو کەسانی کە خوان دەکەنە خاوەنی یادی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دوو تێزی فکری ئەو کۆڵێندەوانەیە بوو ئاراستەیەکی ناجێگیر دروست بووە، تەندروست دروست بوو. یەکێ لەوانەیە کە ئەوەی کە بە دروستی دەزانێت بە شێوازێکی عیبادەت ناوزەندی دەکاوە کۆی کە نوێژێک بێ
عیبادەتێک بێ و شەرعیەتی پێدا کە خۆی عادەتە بەڵام لەناو عادەتەکە کۆمەڵە عیبادە ئەنجام درێ یادکردنەوەکە خۆی عادەتێکە لەناو عادەتەکە ئێمە سەدەقاکەین خواردن دروستەکەین ئەوە سڵاوات ئەدەین ئەمانە عیبادەتێکن لە کاتی عادەتەکە ئەنجام درێ ئەسڵی عیبادەت سڵاواتدانەکەرا شوێنەکە بکەی دروستە و خواردندان بە فەقیرش ئەوە دەقی لەسەرە و خۆکردنەوەی خەڵک و بۆ مناسبە سازکردن بۆی خەڵکی فەقیر تێکیا خۆسە خەڵکی دەوڵەمەندیش داوەتکەی ئەوە شتێکی شەرعیمانەوە کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا زۆر لەو شانە هەیە کە خواردن بێ بە خەڵکانی متەقی و خواناس و ئەوانە هەموو ئەمانە شتی شەرعی دەقی لەسەرە بەڵام خودی تایبەتکردنی بۆنەکە عادەتێکە ئەم عادەتە لە ڕووی شەرعیەوە حەڵاڵە ئەوە کێشەیە لەوای ئەوانەی کە بە خراپ و کوڵێن تەسویرکردنەکەی یاڵێن ڕێن کەیفێتەکەی چۆنێتەکەی دەخەنە بابی شەرعی بابی عیبادەتەوە کەمە خراپە خۆی بۆ خۆی لەو لاشەوە تێزێک کە دژی وەستاوەوە کە پێی وایە دروست نییە و سەحابە نێکردووە پێغەمبەری خوا نێکردووە ئەو بەکردنی کرد و عوثمان نێکردووە و خولەفای ڕاشیدین ناکردووە یانی دروست نییە ئەوانی بە هەمانشی وەکو عیبادەت سەیریان کردووە ئێگە وەکو عیبادەت بێ پێویستەکە ڕاستەکە ئەگە عیبادەت بێ پێغەمبەری خوا بیکاوە بێ سەحابە بیان کردێ بەڵام چونکە ئەمە عیبادەت نییە پێویستی بە فعلی ئەوان نییە چونکە مەرج نییە هەر شتێک سەحابە نەیکرد بێ هەر شتێک پێغەمبەری خوا نەیکرد بێ عادەتەکە دروست نییە یعنی شتێکی ناڕەوایە لەوەرەوە کەوابوو خودی کێشەکە لە دروستبوونەکەی لە چیە نادروست دەبوونی لە نەبوونی ئاراکوڵن تێگەشتنە لە ئەسڵی بابەتەکە ئەسڵی ئەم بابەتە عیبادەت نییە بۆ معنایی کە تێگەشت بین وەکو نوێژکردن و کورس ڕۆژوگرتن وابێ لەوەرەوە کەوابوو ئەسڵتیا حەڵاڵ بوونە بەڵام دەکرێتە سەر چۆنێتی ئەنجامدانەکەی دەڵێن یادکردنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بەراو بۆ چوونی بەندە ئەبێ هەموو ڕۆژە لە یادمان بێ ئەگینا پێغەمبەری خوامان نەناسیوە ئەبێ هەموو ڕۆژە موسڵمان لە یادی بێت چونکە هەموو ڕۆژە بەلایکەمە 5 جار ئێمە بیرمانەکەوێتەوە لە نوێژەکانمان ئاڵێن التحيات كأخير لتحياتها هم أو خطابة لبدايتها كوتايكي يذكرني في غمر إخوة عليه الصلاة والسلام التحيات لله خطابك يكدي السلام علينا وعلى عباد الله الصالحين كي خطاب قصي قلت تقول لك يكراوة القرآن بينا زلك بدين كامل شوي أسرى معراجك كراوة بالتايبت وأم خطاب نيواني خوي بردقالو في غمريان عليه الصلاة والسلام كذا كافرمي خوي قال الذين آمنوا صلوا عليه وسلموا بردوام إيم اللي تحياتك كان معناه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم كابوتو بردوام لياته بويات كدوي بيغمر إخوة عليه الصلاة والسلام شرعيتك خوي لدقي قرآن ورقتوه كأيام المسلمان كذا كفيما نفهمه ولكم في رسول الله قدوة أسوة حسنة أم أسوة حسنة بردوام لياد ما به أجينا أسوة كامية أسوة كاتب معناه هي كبير بردوام لياد ما به بردوام بسيدكم بردوام بسينونكانكم بۆ ناکرێت یادی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام تەنها بڵێن لێک کاتابێ لێک مانگا بێ بەڵام ئەگەر مانگە تەرخانکەین بۆ ئەوەی ئەم مانگە لە ڕووی ڕۆشنبیریەوە بتوانین ئاراستەیەکی ڕۆشنبیری ناسانی پێغەمبەری خوا بدەین بە خەڵک سیرەی پێغەمبەری خوا باسکەین بۆ خەڵک ژیاننامەی باسکەین خۆکو بیرخستنێکی ساڵانە ئیشێکی جوان و کارێکی شەرعیە هەتا زۆر دووربی لە غرور و کەشخەکردن و فیزلیان بەسەر خەڵکا و ئیتر بە ناوی دینەوە بێ بە ناوی غەیری دینەوە بێ بە هەر جۆرێک بێت هەتا زۆر دووربی لە غرورەوە نزیکتری لە خوای گەورەوە لەبەرەوە مەغرور نەبین خوای گەورە پێغەمبەری صلی الله عليه وسلم بە مژدەدەر و بە ترسێنەر ناردووە بە هەردووکیان بەڵام تەواوی ڕیسالەکە و تەواوی پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتە للعالەمینەکەی تیا زۆر گەورە و واضح و فراوانە بەڵام لە هەمان کاتیشا بۆ ئەوانەی کە مەغرورن ئەوانەی سەرکەشن خۆی گەورە سزانەیە نەذیرەن و بەشیرە لەبەرەوە بەوەیە بزانین کە لەسەر بەسیترین لەسەر 2 درهم لەسەر چەند درهەمێکی کەم حکمی ئیسلام جێبەجێەکرێت دەستی دزەبڕێت لەسەر زینا جەڵدی خەڵکەکرێت لەسەر لیواتە و کاری بەدڕەوشتی خراپترین سزا ئەدرێت لەبەرەوە لەسەر کەسێ ئەگەر نیو پیاڵە عارەقیش بخوات و سەرخۆشی بکات حەدی لێ ئەدرێت ئەی ئەو ئافرەتەی کەوا پشیلەیەکی سجن کرد ڕەحمی پێ نەکرد خوای گەورە نەیخستە ئاگری دۆزەخەوە لەبەرەوە ئاگامان لێبێت مەغرور نەبین عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت بەسەر هاتێکمان بۆ گەڕێتەوە کە وەختی حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە شەهید دەکرێت دڵخۆشیێنەوە ئەڵێن ئەی خەیلیفەی موسڵمانان تۆ لە خزمەتی پێغەمبەرا بووی صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە تۆ ڕازی بوو هەتا وەفاتی کرد لێت ڕازی بوو لە خزمەتی حەزرەتی ئەبوبەکر خەلیفەی یەکەمی موسڵمانانە بووی ئەویش هەر لێت ڕازی بوو هەتا وەفاتی کرد و ئێستش کە تۆ خەلیفەی هەموو موسڵمانانیەوە تا موسڵمانان هەمووی لە تۆ ڕازی و خەفەتبارن بە وەزعی کە بەسەر تۆیە هاتووە
لەبەرەوە خەفەتی چی ئەخۆیت و ئاهو هاوار بۆ ئەەکەیت بۆ بێ تااقەتی دەرەبڕی فەرمووی ڕاستەکەن من لە خزمەتی پێغەمبەر بووم بەو جۆرە لە خزمەتی حەزەتیەوە بەکرابووم بە هەمان شێوە و لە ناو مسلمانان و لە ناو ئێوەیشا سوپاسی خوای گەورە ئەەکەم هەمووی منەتی خوایە بەسەر منەوە هیچی هی خۆم نەبووە یعنی هیچ سەپاڵ خۆی مەغرور نەبوو بڵێ من وام کردو من ئەوەم کردو تی هەمووی خوای گەورە فەزلی خۆیەتی یاوێتی بە منە نا من چیم من کێم تا ئەمەم هەبێت ئەم دەرسە زۆر زۆر گەورەیە ئێمە لە ئەخلاقی شاگردەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەلیفەکانی ڕەسوول الله وەری بگرین لە ئەخلاقی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی ڕێڕەوی سنت کە ئێمە مەغرور نەبین سەرکەش نەبین بە دوو ڕکعات نوێژ بە دوو سنت کە جێبەجێ ئەەکەین بەڵام فەرمووی بەڵام خەم و ئازار و هاوار و ناڵەی من بۆ ئەوەیە کە بۆ ئێوەیە بۆ ئەسحابەکانی ڕەسوول الله بۆ جێهێڵانی ئێوەیە و بۆ ئەوەیە کە وەڵڵاهی ئەگەر پانتایی هەموو سەرزەوی ئاڵتونم بنێ هەمووی ئەبەخشم لە پێناوی خوا بەس لە عەزابی خوا لە ڕۆژی قیامەتا ڕزگار بم ئەوەنە لە عەزابی خوا و لە جەهەنەم و لە بەرزەخە ترسم ئەمە حەزرەتی عومەری کوڕی خەتاب لەبەرەوە چەند پێویستە ئێمە کە شوێن سونەتەکانی پێغەمبەرەکەوین صلی الله عليه وسلم ڕەحمەتەکەیمان لەبەرچاو بێت عقابەکەی خوای گەورەمان لەبەرچاو بێت پاداشتەکەی خوای گەورەمان لەبەرچاو بێت ئەم نیعمەتانی کە پێغەمبەر سڵەم بۆی باس کردوین هەموویمان لە پێش چاو بێت مەغرور نەبین بە دوو سنت بە دوو شەو نوێژ بە دوو شتی خێر کە ئەیکەیت مەغرور نەبین سەرکەش نەبین چونکە عاقبەت لای خوایە عاقبەت لای ئێمە نییە سری سەقتی ڕەحمەتی خوای لێبێ بە شێخ ژونەیدی بەغدادیە فەرمێت خەزێنەکەت گەنجینەکەت با ناو قەبرەکەت بێ هەرچی ئەنێری بینێرە بۆ ئەوێ چکە بەس لەوێ نافەوتێت واتە هەر خەریشی خێر بە بەنهێنی خێرەکانە ئەنجامە بینێرە بۆ ناو گۆڕەکەت بینێرە بۆ بەرزەخت چکە بەس لەوێ نافەوتێ لای هەموو کەسە فەوتێت لای هیچ کەس هیچ چاکەیەک نامێنێتەوە ئازانم لای خوا ئامێنێتەوە لەبەرەوە بەنهێنی خەریکی چاکەکانە بە بۆ یادی مەولودی فەخری کائینات حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم ڕۆحم قوربانی تۆزی ژێر پێی بێت هەر لێرەوە تا مەکە تا مەدینە تا ئەو شوێنە پیرۆزانە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم داوای سەرکەوتنەکەم بۆ سەر ئیسلام بە تایبەتی برا مسلمانەکانمان لە فەڵەستین و لە کۆزۆفۆ لە بۆڕما لە هەموو وڵاتانی جیهان پیرۆزبایەکی گەرمیان ئاڕاستەکەم بە بۆنەی ئەم یادە پیرۆزەوە هیوای سەرکەوتن بۆ هەموو مسلمانانی جیهانە خوازم بە تایبەت کوردستان هیچ چیرۆکی بەسەرهاتێک نییە لە دەربارەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێک کە چەندی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشویست و سڵاواتی زۆر لێیە خۆم یەکێکم لەوانە بێ سڵاوات نایەمە دەرەوە ماشەڵڵا بە تەسبیحات حساب ناکرێت سوپاس بۆ خوای گەورە بەیانیان ئێوانان لەگەڵ زیکرەکانە سودێکن لە سڵاوات بینی زۆر مرتاحە بم پێی دڵ ئارامە بێ بە سڵاواتدان لەسەر ئەو خۆشەویستە یادێکی جوانە بەڕاستی هەست کەسێ دەسەڵاتیە بێ بیکە شتێکی زۆر باشە و خێر و چاگەیەکی گەورەشە بۆی سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چ شتێک زیاتر لە بیرتە یعنی ئینسان بیکات یعنی وەکو سنەتی پێغەمبەر وەکو سونەت هەموو سونەتەکانی جوانن سونەتێکی نییە کەسێ بتوانێت ڕەخنەی لێگرێ ئەوەشی بە سونەتی ئەو بڕوا دڵنیا بە لەم دنیاش و لەو دنیاش سەربەرزی دنیا و قیامەتە بێ وەکو سونەتەکانیشی بە ڕۆژوبوونی دووشەمان و پێنجشەمان من زۆر پێم جوانە وەکو زیکرەکان لە پێش خەوتن و بەیانیان و ئێواران ئەوانە هەموو شتەکانی جوانە ئیسلام شتێکە یعنی بەڕەئی من مامۆسایەکی زۆر گەورەیە ئەگەر لەسەری بڕۆی ئەگەر لەسەری بڕۆی دڵنیا بە نەکەس لێ دەڕەنجێ لەم دنیا نە لەو دنیاش تۆ زەرە دەکەیت و بگرە گەورەترین و باشترین کێشوی قیامەتەکە بەکاری بێنی لە ژیانتە بەهاتنی ئەم پێغەمبەرە نازارە صلی الله علیه و سلم واتای ژیان واتای ئینسانیەت واتای ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ هاتە پێشەوە بۆ هەموو بەشەریەت بەڕاستی جێی خۆیەتی تەواو ڕێز و تەقدیر لەو یادە پیرۆزە بگیرێت پێغەمبەری نازار صلی الله علیه و سلم بووە پرشنگدارترین ئینسان لەسەر زەویە بە فەزلی خوای گەورە خوای گەورە ئەفەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین
ئەمە وتەی خوای گەورەیە وتی ئینسان نییە خوای گەورە خۆی ئەفەرمێ ئەمە ڕەحمەتێکە بۆ هەموو ئینسانەت و بەشەرێتمان نردووە ئێمە شانازی بەو بەشەرە بە ڕێزەواکەین خۆمان بە بەندەی خوا و بە ئومەتی ئەوە زانین هیوادارم خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە ئاوی کەوسەر لەسەر حوزی ئاوی کەوسەر بە دەستی مبارەکی ئینشاءڵڵا تێر ئاو بین ئێمەش و جەنابیشتان بەڕاستی سەڵاواتدان لەسەر پێغەمە سڵ سەلەم ئینسان دڵخۆشەکە ئینسان دڵگەشەکە بەرەو بەهەشت دەبا ئەمە وعدە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی پێغەمبەر سڵ سەلەم خۆیەتی پێغەمبەری نازار نازانم بەچی توانایەکی خۆمە بڵێم بتوانم وەسفی بکەم بەڕاستی هەموو جانی بەرەکەتە بەڕاستی ڕۆشنایەکی زۆر 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 بڵێن هەموو جیهانی گرتوێتەوە پێناسە ناگرێ بەلامە بم زۆر دڵخۆشم کە باسی ئەو پێغەمبەرە نازاراکەم هەزار جار چاقبستنی چاقی بەسۆ لە زەمانێکی زۆر زۆر درێژدا کە بە ماوەیەکی زۆر ئەم حاڵاتە دروست بووە کە بەم شێوازە ڕق کۆکردنەوە یا دروستکردنی ڕق و تیارکردنی خەڵکی خەڵکێکی تر منهەجێکی تایبەتی خۆی هەیە و بە مەدرسە و بە شێوازێکی فکری و هەروە بە شێوازێکی ئاراستێکی دەرونی جامجارتە ئاراستێکی کردداری خۆمان نەزانین کە ئەمە بەرنامە ڕێژی بۆ کراوە لە هەمان کاتە تۆ پێویستیت بەوە هەیە کە بە پێچەوانەکەی ئاراستەکەی تری کابوو ئاراستەیەکی تر دروست ببێت لە کۆمەڵگەی ئیسلامیە کە خیتابی ئیسلامی گوتاری ئیسلامی بەرەو ڕێگە خۆش ڕاستەکەی خۆی بڕاتەوە کە لە خیتابی قورئانی تەجاوز نەکا کە هەمووی بە سۆز و دەڕوانێتە ئینسان کاتێک کە خوای گەورە کۆمەڵێک دەستەواژە بۆ ئێمە دەهێنێ لە قورئانە هەر یەکە بۆوانە معنایەک دەبەخشێ بە ئێمە پێمان دەڵێت کە ئێوە لەگەڵ یەکتریش و لەگەڵ موسڵمانان و غەیری موسڵمانان و لەگەڵ دەوروبەر تاگەڵ ئینسانەکانان چۆن مامەڵە بکەین ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ خودی ئەو پەیامی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هێناوێتی و لە لای پەروەردگارەوە پێوتاوە تەسلیمی ئێمەی کردووە خۆمان تێدەگەین هەڵەتەکانمان لەکوێیە بەڵام ئەمە پێویستی بە چی هەیە ئەمە یەکێ لەو شتانەی کە پێویستمان پێێتی ئەبێ بین وازە ڕق بێنین بین بە علم بێنەوە سەر سفرەی زانست دانیشین زانست طبیعەتی وایە وەکو غەزالی دەفەرمێ شەرمن نییە شەرم لە کەس ناکا و زانستیش خۆی ناکا بە کوڕی هیچ کەسێک تەنها کوڕی ڕاستیە لەگەڵ حەقیقەتایە تەنها هاوڕێی ڕاستەقینەیە لەوەرەوە کە مادام کوڕی کەس نیە و هۆکا بە خاوەنی خەڵگە ڕاستەقینەدایە لەکوێ حەقە بوو ئەڵێ منیش لەوێ هەم لەکوێ حەقە بوو زانست ئەڵێ من وجودم نییە چونکە ئەوە من نیم من لەگەڵ ئەوە هاوڕێ نیم ئێمە بەڕاستی کێشەکەمان لەوەیە تا ئێستا ئەم شتانەمان بە زانستی نەکرد و ئەوەندەی بە ئەگەرایی و تاقمگەرایی و ئەوەندەی بەڕق مامەڵامان لەگەڵا کردووە ئەبێ بگەڕێنە سەر سفرەی زانست بین زانستیانە دراستێکی زانی ئەم بابەتە لە ڕووی زانستیەوە چەندە کێشەی تێدایە دواتر یەکێ لەو شتە گرنگانی کێمە بەجێمان هێشتووە بەڕاستی بەجێمان هێشتووە زۆر لە دواوەی لی کێشە هەرە گەورەکەمان لەوەدایەکە کاتێ باسی پێغەمبەر دەکەین عەلەیهی سڵات وەسەلام دووری خوای لەسەر بێت تەنها ڕووکەش باسیەکەین باسێکی چەند بابەتێکی کوت و کەمیەکەین بەڵام ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بە کردار کردێنە کۆمەلگا ئەوە دیکەوە هەوڵیدا بۆ مرۆڤاتی پێشکەشیکە ئەوەی کە بۆ ئینسانی کرد ئەومان لە یاد کردوێتەوە ئەو سنەتانی کە پیان سەڵم سەر بۆ نمونە ئەوە جناب الأمەرجی سەپێ کرد یعنی زیاتر لە مەجالی فقها ئەو سنەتانی لە مەجالی فقهایە قسەی لەکەین یا ئەوە زۆر ڕەواش پێدەین یان لە حرکات و لە سەکناتێکا کە لە نوێژا کردوێتی یاخود هەڵسو کەوتی ناونێژ و ئەمانە بەڵام ئەو سنەتە گەورانەی کە ئێستا یعنی سەرورە ئەمە کۆمەلگای ئێمە زۆر بە گەورە سەیری ئەم سنەتە گەورانە بکە بۆچی ئێمە دوای ڕەفتارەکانی شوێن بە شوێن ڕەفتارەکانی ناگەڕن ئەم سنەتانە قورسە ناکرێ یان قورسە لەسەر نەفسمان کە پێی ناکرێت ڕاستیدا پێم وایە فێر نەبووین ینی هەرتەنات فێر نەبوونە ئێمە ئەوەندەی ئیش فێری ئیشی تاک بووین ئەوەندە فێری ئیشی جەماعی نەبووین ئەوەندەی هەوڵمانداوە خەڵکی تاک فێرکەن سنەتکە فێرمان نەگوتن سنەتە جەماعیەکان سودە ئینسانەکان وەکچی ماوەسەکان مەسە بۆ نمونە خەڵکیمان فێر کردووە شەو نوێژکە ئەڵێن کاکە ئەو نەسر کە شەو نوێژ باشە ئەوەندە سڵاوات بە بەس فێرمان نەکرد خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام هاوکاری فەقیر و هەژارەکان یەکرد سنەت واتانە لە کو پێغەمبەری خوا لە دوای نوێژەکانیشەوە کەسراوەتەوە ئاوا ڕوانیوتی زانین کێ دیارنیە عیادی نەخۆشەکان سەردانی کەسی لێ قەوماوەکان پرسیینەوە لە خەڵکی گەڕەکەکەی
وانە ئەم میشانە کە ئیشی جەماعەتی گەڵ سەحابەکان بەزەی هاتنەوە بە پێکەوە خەڵکە. کاتێک کە بەسەن دیوێتی کەسێک لێ قەماوە کەس ئەگەر هەر کەسێکی بێ نەخۆش بوو بێ دیندار یا بێ دین بوو مادام ئینسانە ڕەحم و بەزەی بەرامبەری هەبووە خۆی یەکەم کەس بۆ لە پێشەنگەوە چوە لەگەڵانە هاوکاری کردو جا سەحابە بە شوێنیان ڕۆشتووە ئێمە ئەمانەمان کۆڵێن سنەتە گشتیەکان سنەتە هاوکاریەکان کە بدرێت جەماعی ئەمانەمان زۆر دەخسۆتە ئەو لاوە باسی تەناشتی فەردیەکەین وازین سنەتان من تەنها فەردێک هەڵسم بەیەک ئیشکە تەنها شوێنۆژێکە شوێنۆژەکە یەکەم بۆ خۆم سوودی هەیە بەڵام ئێ بزانم بەرەنجامی ئەو شوێنۆژەی کە کردومە ئەبێ لە کۆمەلگا ڕنگ باتەوە ببێ بە کرددای ڕۆژانم پێغەمەری خوا عەلەیهی سڵام کە ئەمەیە کرد بۆچی ئەیکرد بۆچی پێغەمەری خوا عەلەیهی سڵام فەرموو بە عەبدێکی شەکوور بۆچی پێغەمەری خوا عەلەیهی سڵات وسلام قیام اللەیل کرد تاکو بەیانی ئاخەو داخە بەیانەکەی خۆ ناچێتانی ڕۆ خەوتایە خۆرەکی ئیشکردن و کارکردن ناو کۆمەلگایە بوو سەدان و هەزاران کێشەی خەڵکی حەلە کرد بەدەم داواکانی خەڵک و جەماوەرەوە بوو لەبەرەوە خۆی مشکلەکەمان لەوەیە کە ئێمە کۆڵم پێغەمەری خوا عەلەیهی کە ئەناسێنین باش نەمان ناساندەوە بە خەڵک ئا کاتێک دەگەڵێن مەسەڵەن پێغەمەری خوا عەلەیهی سڵام وەکو ئینسانێک سەرنجێدین پێغەمەرێکی خودایە خوددا نادوێتی خوا فەرمێکی تەوسیفەکانی خوا بەڵێکێ لەوانە فەرمێ سیراجی مونیرە پاشە ئەگەر بین تەفسیری ئەم دەقە بکەین سیراجی مونیر یعنی چی ئەگەر چرایەکی ڕۆشن ڕووناکراوی بەردەوام لە ڕووناکیدایە کابوو پێغەمەری خوا عەلەیهی سڵام هەچی کردار و سیفەتی هەیە قەت نامرن ڕۆژێک نییە لە کۆمەلگەدای هیچ کەسێک قبوڵی نەکا چونکە ئەو سیفەتانەی کە سیفەتی مرۆڤایەتین ڕاستگۆیی کەسی خۆی هەبێ بیگەێنێت قەت نامرێ سیفەتی ڕاستگۆیی پێغەمەری خوا کە هەی بووە ئەم سیفەتە بەردەوام لە مرۆڤایەتیە لە هەچی ئەدیانیش هەیە قبوڵە لا ئینسانە هەمووی قبوڵە ڕۆژە نامرێت چونکە سیراجی مونیریانیە وانی ئەوەی کە ئەو کردوێتی لە لای هەموو گەلان لە لای هەموو نەتەوەکان هەمویانی بینن هەموویشان بە باشیە بینن پێغەمەری خوا دەستپاک بوو دەستپاکی پێغەمەری خوا کردم کە سادیقی ئەمینە ئەم سیفەتە لە لای هەموو نەتەوەیەکە لە هەموو ئەدیانەکە سیفەتێکی جوانە وەقەتیش نامرێ هیچ قبوڵیەتی کابوو تۆ بێ ئەمە بێ دەریخێ ئەمە بکەی بە پێغەمەری خوا عەلەیهی سڵام کاتێکە لە پێشەوێتە پێغەمەر بەچی ئەو قووەتە گەورەی هەبوو لە ناو کۆمەلگا کە بوو بە پێغەمەری ڕیسالەکەی بە ئاسانی ئەو سیفەتە ئینسانیە گەورانە بوون کە سیفەتێ بوون هەموو مرۆڤ قبوڵیان بوو بۆیە سیراجی مونیرە ئێستا سیراجی مونیرە هەر شتێکی هەیە وتوێتی هیچ کەسێک نییە لاری هەبێ لێی بەشەتێ بتوانێت خۆی بیگەێنی پێغەمەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێک کە بینی لە ناو کۆمەلگەیەکە قایدێکی عەسکەری بووە پاشە سەربازێک کە بۆتە قایدێکی عەسکەری وەکو هەموو قیادانە بووە کە خوێن ڕێژێکی بەردەوام تون و ژیرەوە خەڵکابێ یا کاتێکە لە گەرمەی جەنگیشە ڕەحم و بەزەیەکەی هەروەکو خۆی دیار بووە کاتێکاتی جەنگیشایە لە کاتێکە کە لە جەنگیشایە بەڵام لە کاتی جەنگیشە کە کاتێکی حاڵتێکی تایبەتە ڕەحم و بەزەی پێغەمبەری خوا دادەکان مەشکێنن پیرەکان مەکوژن ئافەتان مەکوژن پێچەک مەکوژن باش ئەمە چی ئەمە سیراجی مونیرە ئەمە سیفەتێک و ئەتوارێکە بۆ هەموو قیادێکی عەسکەری لە دنیادا هەر سەرمەشقە وەیە گرنگە کە من لە قورئانەکە پێغەمبەری خوا تەوسیفەکرێ بۆ ئێمە خوای گەورە فەرمێ وەکەفا بالله شەهیدەن چی محەممەد ڕەسوول الله هەر ئەوەندەی کە محەممەد ڕەسوول اللهە ئیتر کە ئەمە بەس گەورەترین شایەتی خوایدا کە فەرمێ محەممەد ڕەسوول اللهە کە ڕەسوولی خوایە کەوابوو نەبوو پارە هاتووە نەبوو دنیا هاتووە نەبوو مەنسەب هاتووە نەبوو سیاسەتێک هاتووە تایبەت نەهاتووە بۆ خاتی ئیمپراتۆرێکی گەورە دروستکە لە دنیادا نا ڕەسوولی ئەڵڵایە وەکو چۆن قورئانەکە هی ئەڵڵایە بۆ هەموو ئینسانیشە ڕەسوولەکەشی بۆ هەموو ئینسانە خەڵکی یەک جێگەوەی شوێن نییە یادکردنەوەی بەتەنها ئەوە نییە ئێمە ڕۆژێک تەرخانکەین بڵێن ئەمڕۆ یادی پێغەمبەری خواکەن صلی الله علیه وسلم 12 ڕەبیع الأوەلە پێویستە ئێمە وەکو موسڵمان حتا تەمەنمانێ و ساڵ 12 مانگ ئێمە یادی بکەینەوە و لە یادی ئەوا بین بەڕاستی یادکردنەوەی ئەوش چۆنە بێت بەڵێ ئێمە پێمان خۆشە وەکو لە ناخۆ پێمان خۆشە کە لەدایک بۆ بە ڕەحمەت بۆ ئومەتی ئیسلامی بەڵام یادکردنەوەی بۆ شێوە بێت کە ئێمە شوێن پێی ڕێبازەکەی ئەو بکەوین شوێن هەنگاوەکانی ئەو بکەوین سنەتەکانی ئەو جێبەجێ بکەین و هەروە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە زۆر گرنگە مسلمان احتیمامی پێ بیا زۆر سڵاواتدان پێغەمبەری خوا چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێ لە شەو ڕۆژێکا 10 جار سڵاوات بێ من 100 جار سڵاوات لێ لەسەر ئەوە لەبەرەوەی زۆر ضرورە ئینسان سڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدا صلی الله علیه وسلم و هەروەها یادکردنەوەش من خۆم قەنەعەتم وایە ئەگەر یادکردنەوەیەک مەولودێک بە شێوەیەک بێ کە ناساندنی بەرنامەکەی پێغەمبەری خوا بە کۆمەڵی خەڵک یان ذکرکردن و قورئان خوێندن و دوور لە تێکەڵاوی ئافرەت و دوور لە هەندێک شت حرام ئەوە من پێم لەوانەیە شتێکی خراپ نەبێت چەند زانایان ڕێیان لەسەر نیە هەندێک عولەما دێکشیان ئەوە شتێکی ئیختیلافیە
لە خزمەتانە من پێم باشە بە زیینکردنی سنەتەکانی یادی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. چ سوودێک لە سڵاوات بینیوە یان بەسەرهاتێک لەسەر سڵاوات سوودی چیە بۆ دنیا و بۆ قیامەت؟ وڵا بەتاکید پێغەمبەری خوا صلی الله کە سڵاوات لێ سڵاواتدان یەکێک لەو هۆکارانەیە کە ڕزق زیاد دەکات. من بە تەجربەی خۆم یعنی ڕۆژی وا بووە بازار نەبووە ئیش کار نەبووە بەڵام بینی خۆم وخوا کە داژم سڵاواتم زۆر داوە لە دوای سڵاواتەکان لە ئەسڵێن سڵاواتەکانم مشتری هاتۆ ناو دوکانەکەم و الحەمدوللا بازارم بوو ئەوە تەجربەی حیاتی خۆمە ئەوە فەزلی خوایە و بەڕاستی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وڵی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندەی بتوانین بە ڕۆژانە هەوڵ دەین جێبەجێیان بکەین بەڵام التیزامکردن بە نوێژە جەماعەتەکانەوە ئێمە وەکو لە بازاڕە یان سلوک و هەڵسوکەوتمان لەگەڵ مشتریەکانە لە بازاڕە هەوڵ دەین بتوانین ئەو سلوک و سونەتانی پێغەمبەری خوا صلی زیندوو بکەینەوە. مەم تەسبیحە ڕۆژی وایە دوانزە تەسبیحە ئەرە بەخوا زیاتریش سڵاوات تەسبیحات هەموو شتێک دڵ خۆشە بێت کە سڵاوات و تەسبیح ئارە وەڵڵا زۆر زۆریش هەستی کردو جاری وا هەیە مشکلەیەکت هەبووە کە بە سڵاوات و بە تەسبیحاتکردن مشکلەکە نەماوە لەبیرمە چێتەوە لەسرم ناچ. ماوەسەگیان لە کۆتایی دەوڵەتی عوسمانیا لە وڵاتی شام لە سووریا زانایەکی ڕەبانی شێخێکی گەورە حەقانیەکی عەجایب هەبوو کە شێخ حەسەن الحوسەینی بووە عالمێکی زۆر گەورە بووە و موریدی زۆر بووە فەرمێ ڕۆژێکی لەسەر ئەو فەرمایشتی جنابەت کە ئەم ڕەحمەتە یعنی چۆن ئێمە شتەکانی خۆمان تێکەڵ بە دین دەکەین تابیکەین فەرمێ ئێوارەی جەژن بوو یاخود ڕۆژی عەرەفە بوو شێخ حەسەن الحوسەینی هەر بە بنەماڵە دەوڵەمەند بوون وەزعیان باش بووە لە باوکی و پارێکی باشی بۆ ماوەتەوە فەرمێ یەکێک لە قوتابیەکانی خۆی بان کرد کە ئەویش مەلایەک و عالمێکی گەورە بوو بۆ مێزری لە بەرابوو پێی گوت فڵانە کەس ئەم پارەیە تێمێ بیبە بۆ فڵان شوێن کە شوێنی دەعارە و ئافرەتانی خراپ کە ئیشی خراپیان تیا کرد و کاتی شاهرا بووە ئەتر مامۆساش زۆری پێسەیرە بێ ئەڵێ جا مامۆسا چۆن بچم من خۆم بچم ئەڵێ بەڵێ ئەڵێ هەر بەم بۆ مێزەرە ئەڵێ بەڵێ بێ بڕۆیت ئەتر ئەمری ماوەسا ئەمری شێخ حەسەن حوسەینی جێبەجێکە و ئەڕوا بەڵام زۆر بە شەرم و تا چکە شوێنەکە زۆر دیار بوو زۆر خەڵکی چاوی لەسەر بووە کە ئەبینن مەلایەک و پیاوێکی هینەدا لە دەرگای ئەم شوێنە خراپە کە بەس بۆ بەدڕەوشتی بۆ خراپە بەکاری هێنن ئافرەتەکان بە پێکەنین وێنە دەرەوە ئەڵێن تۆش بۆ ئەمە هاتووی ئەڵێ من شێخ حەسەن حوسەینی نردومی کەوا ئەڵێ هەمویان بێدەنگە بن کە بێدەنگە بن ئەڵێ ئەتوان بێمەژۆر فەرمووی ڕژوورەکە ئەچێتە ژوور و هەمویان دانیشن ئەم پیاوە فەرمێت بەیانی جەژنە شێخ حەسەن حوسەینی حەزی کردوویەکی دیارەکتان بۆ بنێرێ مقدارێ پارەی ناردووە تەوزیعیکەن بەسەر خۆتانە چەند ئافرەتن هەمووی بۆ ئێوە ئەوانیش ئەحاب حەسێن قڕیان پڕەبێت لە گریان ئەڵێن شێخ حەسەن حوسەینی ئەم دیاری ئەم پارەی بۆ ئێمە ناردووەڵێ بەس بۆ ئێوە ناردووەتی بۆ جەژنانیان با خۆیان خەرجی بکەن یەکسەر لەویا سەرۆکی ئەم ئافرەتانەکە ئەم ئیشە خراپاکەن ئەڵێ ئەتوانین بینە خزمەتی شێخ حەسەن حوسەینی فەرمێ بە دەوەرم قەیچەکە ئەیان با لەگەڵ خۆیانە لەوێ لە سەردەستی شێخ حەسەن حوسەینی هەمویان تەوبە ئەکەن ئەبنە ئافرەتی ساڵح و موسڵمان و ئەو دەرگایە هەتا داخرێت و دەرگاکە ناکرێتەوە لەبەرەوە ئەم ڕەحمەتەی ئیسلام ئەم شێخ حەسەن حوسەینی هەتا بۆ ئەوەی نەکردووەمانە بێن تەوبە بکەن ڕەحمەتێکی ئەم دینە چۆتە ناو دڵی ئەم پیاوە چۆن ئەم ڕەحمەتە بگەڕێتەوە مامۆسا چۆن ئەم شوێنە بۆشەی کە ئێمە تایین یعنی بەڕاستی کە لە دینداریە قاڵبێک یاخود ڕوتێکی جیاوازەگرین یا تیۆکڵێکی ئەگرین ئێترم تیۆکڵە بەشی ئەوە ناکە ڕەحمەتەکە بەشی ڕەحمەتەکەی ناکە لەبەرەوە هەر ئەوەنە بەرگاگرێ ڕەنگە بەرگەی 10 ساڵ بگرێت و دوای واز لە دینداری بێنێت چۆن بگەڕینەوە بۆ ئەم ئەسڵە سونەتیەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێویستیمان بەوە هەیە کە بچینەوە سەر ڕەوی ئەو پیاوە بەڕێزانی ئەو مەدرسانەی کە ئەو پیاوانی دروست کرد ئەو مەدرسانەی کیکی وەکو ئەو شێخ حەسەن حوسەینی وەکو شێخی گێلانی دروستەکە کە ئەوان توانیان جەمبەی کوڵین پەرۆدەی ئیسلامی یا بڵێ ئیسلام وەکو خۆی وەکو گشتگیرەکەی وەرگرن ئێمە نەک تەنها بین هەندێکمان بەس تەنها نوسوسی بین مەزەبێ بگرین ئێوەترمان تەنها بەسە لایەنە عیرفان بەس لایەنە عیرفان بگرێ ئێوەترمان هیچیان نەگرێ کە ئەمە هەموویان بۆ دەرکەوت نیشانەکە بدە تەنها خۆیان وەکو مەلێکی بێباڵوانە یا یەک باڵیان هەبێ ناتوانن بفڕن
بۆیە پێویستیمان بۆ بگەڕن و سەر قوتابخانە ئەسڵەکەی کە قوتابخانەیەکی پەروەردەییە کە ئەم دینە چەندە عیلمە ئەوەندەی لاحقن ئەوەندەش زیاترش بە قوڵایی ناخی ئینسان ڕۆژێ پەروەردە دەروونی ئینسانە ئەوەندەش لە هەنی عیرفانە چەندە معریفەت بە دین زیادەکە ئەوەش معریفەت بە ئەڵڵا زیادەکە چەند معریفەت بە ئەڵڵا زیادەکە ئەوەندە بێ معریفەت بە نەفسی خۆ زیاد بکە ئەوە سلوکە گۆڕن ئەوەندە بێ سلوکی ئینسان وجوکەی کا خۆی ناسی و کاتە بێ ئینسانێکە خۆ دەناسی لەکوێی ئەو معریفەت وڵڵی لەکوێی ئەو پێغەمبەرای عەلەیهی سەڵام کە بەو ڕێگا تێپەڕیوە ئەوە بەڕاستی گەڕانەوەی بۆ ئەوە کە ئێمە مەدرسەکان مەدرسە ڕاستەقینەکان کە خەڵکی باشیان پەروەردە کرد هێشتا مەگوڵین نەماون یا کە نەماون یا هەن بەڵام زۆر لە ناکامڵ لاوازن ناکامڵن چونکە بەشێکدا ئەوی بە هەمان شێوە بەشێکی لێ بڕاوە دابڕاوە ئەویش ئەو پیاوە گەورانەی کە و کاک ئەحمەدی شێخ ڕەحمەتی خوا لێ بێت لە وڵاتی خۆمانە کە چڕۆڵێکی بۆ کات توانێتی هەردوو جەمبەکە لایانی عیرفان و لایانی مەسەڵەن کوڵین مادیەکەش و لایانی مادیگەرەکەش بێت و پێکەوە هەردووکیان کە کەسێتە دروستن کە کەسێتێکی گەورەی بەڕاستی تەمسیلی ڕەحمەتەکە کە ئەویش ئەو خوێندنەوە گشتگیرە جوانانەیە بە هەموو پەیامی ئیسلام کە پەیامی ئیسلام و کوتمان تەنها پەیامێکی ڕەهەند نییە فرە ڕەهەندە و هەمیشی ڕەهەندەکان پێش هەموو شەیش لەسەر خودی ئینسانەکە و بێ ئەو ئینسانە ئەسازێنێ تاکو پەروەردەی تەواوینەکە نایخاتەوە ناو مەیدانی کارکردن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام جیلێکی لە مەکەدا پەروەردە نەکرد نەچوە مەیدانی کارکردن و ئیشکردن و بانگەواز هەتا جیلێکی لەسەر ئەم پەیامە پەروەردە نەکرد و نەخستن ئەو مەیدان کنێگیانە ئەو ئاستەی بتوانن تەمسیلی ڕاستەقینەکەم کاتەکردنیە کارکتەرێکی چاک لە کۆمەلگایە بۆیە توانیان سەرکەوتوو بن وەیە توانیان مەسەر ڕۆژانە سەدان و هەزاران کەس شوێنیان بکەوێ چونکە لە بەرەوەی نمونونەکان نمونەیەکی زۆر پێگەشتووی جوان بوون ئەوەش گەڕانەوە بۆ ئەو قوتابخانە گەورەیە کە بەڕاستی وەنمان کردووە لێرە نێکدانە بابەتێکێتە بێشۆکەت کە قورئانی پیرۆزە فەرمێ خوای گەورە فەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما همو جاتي قدرين بوچی خوای گەورە کە باسی سڵاوات پێغەمبەری خواکە کە باسی خودی خۆی و ذاتی الله وملائكته هەر فەرمێن الله وملائكته يصلون نافە يسلمون بەڵام کاتێک کە باسی ئینسانەکە فەرمێن صلوا عليه وسلموا وشەی سەلیمووی لەگەڵا هێنێ سەلیمووی یعنی ئێوە وەکو بڵێم هێمنی بپارێزن ئەمە من هەموو جاتیەکە مەڵم کەوابوو خودی مرۆڤین ئێمە بەڕاستی عەزەتی پێغەمبەری خوا دین عەلەیهی سەڵاتو وەسەلام بەبوونمان کردداری من جاری وایە بە ناوی پێغەمبەری خوا و عەزەتی پێغەمبەری خوام داوە عەلەیهی سەڵاتو وەسەلام بە ناوی سنەتی پێغەمبەری خوا و خەڵکم لە دین تاراندووە بە ناوی ئەوەی کە من هەڵگری پەیامەکەی پێغەمبەری خوام و ئەهلی تەسەنونم بەو معنایە سنەتی پێغەمبەر تەطبیقەکەم کەچی دڵی هەزاران کەس لە پێغەمبەری خوا ڕەنجێنم وسلموا ئەو زۆر گرنگە کاتێک کاڵم اللهم صل وسلم و ئێوە خۆتان وریابن بە کرداتان عەزەتی پێغەمبەری خوا مەدەن عەلەیهی سەڵاتو وەسەلام بە ئەخلاقی خۆتان بە باوس و کەوتەکانتان بە ناوی پێغەمبەری خواوە دژ بە خەڵک مەوەستنەوە ڕق دروست مەکەن کین دروست مەکەن پێغەمبەری خوا مەتۆرێنن لە خەڵک وای نەکەن پێغەمبەری خوا خەڵک ڕقی لێ بێتەوە بۆیە فەرمی بۆ ئینسانەکان الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما ئەمجا وسلموا تەکید دەکاتەوە سەڵات دەکات تەکید ناکاتەوە کەچی لە سەلامەکە وسلموا تسليما ئەبێ زۆر ئێوە بەڕاستی هەم تەسلیمی پێغەمبەری خوا بن هەم بیشی پارێزن لە خودی ئاەتەکە گەرێک جار کە بخوێنی تۆ جەناب إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما الله يعني سەرنجەی خوای گەورە باسی خودی خۆی و فریشتەکانە باسی سەلام ناکا بەس سەڵاتەکە ئەهێنێ کەچی لە باسی ئینسانە سەڵات و سەلام پێکەوە کۆکاتەوە کە بەڕاستی ئێمە زۆر جار هەیە ئەمەیە بەدەم ئەڵێن اللهم صل على محمد بەڵام بەکرددار عەزەتی پێغەمبەری خوا عەلەیهی صلی الله عليه وسلم لەوانەیە من سونەتەکان جێبەجێکەم نوێژەکانی پێش و نوێژ و دوای نوێژەکان ئەنجام بدەم من هەموو چەندین جار ئەم قسەم وتوتم هێندی ئینسانمان هەیە لەسەر زەویدا موسڵمانە خۆزگە سونەتەکانی نەکردایە بەس ڕازگۆ بووایە ڕاست خۆزگایەک و سونەتەکانی نەکردایە بەس دەگەڵ مناڵەکانی عادل بووایە دادپەروەر بووایە مافەکانی بەپارێستایە تەمسیلی پێغەمبەری خوا نەوە خێزانی خوا بە ڕاستەقینە بکرد حرام خۆر نەبووایە یعنی زۆر جار هەیە کەسەکە بە ناوی دین و پیاوێکە حاجیە موسڵمانە یا مەزانایەکی ئاینیە هەڵگری ئەو سیما جوانەیە کەچی بە ناوی دینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەزاران زوڵم مستەمەکە تێکەوە بوو ئەمە عەزیەتانی خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێمە ئەگەر پێغەمبەرمان خۆشوی عەلەیهی سەڵاتو وەسەلام ببین بۆ ڕەویە بڕۆین ببین بە ئینسان لەسەر زەویە ئەزدەکە لە ژێرمانە نەق پێگە ڕاستەکەی نەنەوێ ئەگە بەسەر زەویدا بڕۆین عەزیەت نەبین بۆ خەڵکی تر بەهەر شوێن و بەر کۆڵانەکە ڕۆژین ئەگە نەمانتوانین قازانج بە هەبێ شەرشمان بۆ خەڵک نەبێ هەموو جار وتومە خواگە موسڵمان ئێمە ناتوانین ببین مەمای خێر بۆ خەڵک تخوا باش شەرشمان بۆ خەڵک نەبێ
تخوا با زبانمان با بە گوێمان بە پاسمان با بە قاچمان با بە پارەمان با بە هەڵز و کەوتمان نەبینە مای زیان بۆ کۆمەڵگەکەی خۆمان بە دەور و بەرمان هیچ نەبێ ئەگە من ناتوانم خەڵک بانکەم بۆم دینەی خوا ناتوانم دەستبانی منەوانە خەڵک مسلمان بێ بتخوا بە خەڵکی بۆی منەوانە ڕقی لە دینە ئیسلامیش نەبێتەوە ئەمە شتێکە بەڕاستی لە پەیامەکەی لەو ئاتا بووم دەسەکەوێت کە ئەفهەموو جار کەی خوێنمەوانێ ئەڵم خوای حکمەتەکەی چییە حکمەتەکەی ئامێ إن الله وملائكته يصلون على النبي كشيء الذين يا أيها الذين صلوا عليه وسلموا أبي أنا براسي أما زور مهمة ببينا معي سلامت بودينك إخوة بودينك بيغمر إخوة بخودي بيغمر إخوة عليه الصلاة والسلام وتابت بيغمر إخوة عليه الصلاة والسلام أوش شو قبل سال بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي أما قرينجش تيجي تلقى القرآن في الوزع كزور مثلا سنج براك يا شيخ هاي يقول لك القرآن كفم وما أرسلناك حصري رسالك إلا معنية كافة للناس جارك لو شافني رحمة للعالمين الله أم حصربو يعني كوابو هيج وظيفة في غمر إخوة حتى وظيفة كي هي لرحمة للعالمين كوبوتو هيك أبو أبي من حتى لخطابش ولا زانسش ما ولا كدار ولا صوكوتو لما عمل كدون لهمي أنا أبي أو رحمة على الزاوية شو أما كوي هم رسالة پیغمبر إخوة فلسفة وحكمة رسالة پیغمبر إخوة أجر هر پیامێکی منی مسلمان لهر جێگەیەکە ئەمێ نەگەیان لام داوە لە سنتێکی پیغمبر إخوة ڕێوەی پیغمبر إخوة عليه الصلاة والسلام ئیتر بابی ڕیشم هەبێ و سمێڵیشم و جوەکەشم و هەمووشی بەناوی دین و ڕەمزی دینیشی پێوە بێ چونکە نەتوانیەوە کۆکەرەوەی ئەو هەدەفەکەم کە قورئان بەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين لێ باشە ئەگەر ڕەحمەت بین بۆ عالەمین ئەبێ معنای ڕەحمەت و تەفسیری ڕەحمەت چۆن بکەین تفسير الرحمة لجوندان أبي تفسير الرحمة للرغبون ولا خلق أبي أتوانا من رحيم بمرقم لخلق به تفسير الرحمة لظلم أبي تفسير الرحمة باشا لدابران لخلق أبي كيف من الرحمة بو خلق تعامل لكم وتي كلام لابو إيه بيغمر إخوة بو في المسلمان كي قوي وانيا باشا المسلمان ضعيف كامية ويكتقال خلق أبيو تقول خلق ما ملاكاو قوي بأخلاقي جوان بأخلاقي جوان قوية بعلمي قوية بثقافتك قوية بتيجشتين دينك قوية إكوا أو هالسوق وديك بيعمل خوافيري كنا الخلق بجولهم بردوام جولهم هبي حركتهم هبي خلق يشتغل لممكن لمنه أنا بيعمل إخوة على صلصة قوس إما براسي أم تمثيل جوانا أم نمون جوانا من لناكم الجاون كدور موصي كان من حزمك زور زياتر لخدمة تابين بو برنامج كام هل يرش حزكم وأرستي همو زناني كردستان وتابتي جيكتي زناني كردستان وموصاني بريز وأهل سنة جماعة بكم كزور ضرورة موصا كونغريكي زور جورا لكردستان بسري أم رحمتي بيغمري خاصة صلى الله عليه وسلم بكريته وجاري كتير تعرشني كي نويبو بو أوي كوا خلق بزاني مرجع كوي لكوشت ورقري كي قصي بيسراوا چۆن بگەڕینەوە بۆ مەزدەرە باشەکان و لە فڵان و لە فیسارۆمانە شت وەرنەگرین ئەمە پێویستیەکی ئەم عەسری ئێمە بەڕاستی ضرورەتی ئێستایە و پێویستە زانایان بەڕاستی بیری لێ بکەنەوە ئینشاءالله مەوسەیان یادی سەروەری مرۆڤایەتی پێشەوامان حەزەری محەممەد صلی الله علیه و سلم پیرۆز بێت هەموو مسلمانان جیهان و لە کوردستان بەتایبەتی ئیتر یادی مەولود خۆی لە خۆیان مانای بەخۆداچوونەوەی مسلمانان لە تاوان لە هیوادارم یادەکە هەر بەناو نەبێ ینی من کە ئەوکو مسلمانێک هەستم باکردنەوەی ئەو یادە بیر لەوە بکەمەوە کە من کێ بە پێشەوەی خۆم ئەزانم بە شوێن کەوتووی کێم بتوانم شوێن پێکانی هەڵگرم ئەو کارانی کە خۆ پێغەمبەری خوا پێیان خۆشە ئەنجامی بەم ئەوە شوێن کەوتن و یادکردنەوەی مەولودە نەک هەر بە دەم مێشتە بکەم و وا دەرنەچێت ئومێد دەکەم ئینشاءالله ئەم یادە ببێتە مایەی گۆڕانکاریەکی باش هەم بۆ دینمان هەم بۆ ئیمانمان هەم بۆ ئەخلاقیات و ڕەوشتمان لە بازار و لە ناو خەڵکا لە ناو کۆمەلگادا ئومێد دەکەم ئەم یادە ببێتە هۆی وەرچەرخانێکی باش لەم گۆڕانکاریە کە ئینسان چاوەڕێی خێرەکە ئومێد دەکەم ئینشاءالله ئەو خێرە بێت یادی مەولود مامۆستای بەڕێزم لە ئێستایە بەڕاستی هەموو شتێک کاڵبۆتەوە بە تایبەتی یادی مەولود ئەوسا یادی مەولود من بیرمان لە ماڵی مامەدا نیشتین خەڵکێکی زۆر کۆ بۆ جەوێکی ئیمانی بوو خۆش بوو بەڕاستی یا لە ماڵی خۆمانە ئەکرایە لە ماڵی داوسێکە تا ئەکرا بانگیشیانە کردی خوانێکیان دروستەکە لە مزگەوتەکانە ئەکرا خوانێکیان دروستەکە بەڕاستی خۆشەویستیەک هەبوو لە ناو خەڵکە خەڵکی وا لێ کرده بوو هەمووی وابەست کرد بوو بێکەوە ئیمانەکە هەستێ بەوا کرد کە ئیمان زیایی کردووە بەڕاستی بەڵام ئێستا بەداخەوە
ئێستا بەداخەوە بەڕاستی هەموو شتێک کاڵبۆتەوە ئێستا سیرەکەی تەنانەت لە مزگەوتەکانیشان ناکرێ چجایەوە کە لە ماڵەکان نابرێت کەنچەند بەڕاستی زۆر زەرورە لەم کاتەیە زۆر زەرورە یعنی بەڕاستی یادی مەولود بکرێتەوە بەڕاستی بۆنە ئیسلامیەکان زیینوو بکرێتەوە بەڕاستی زۆر زەرورە لەسەر سڵاوات لەسەر زیکری خوا چەندێ دڵی ئینسان ئیسراحەتەکە نمونەیە چیرۆکێ بەسەر هاتێکە لانیەکە لەسەر سڵاوات وڵی نمونە زۆرە بەڵام من نەبێ بەڕیا هەموو کاتێک ئەوە لای خۆم دروست بووە یعنی بەڕاستی بۆ ماوەی نیو سەعات چارێکی سەعاتێک لە زیکری خوایە بی حەز بە ئارامی دڵەکەی حەز بەواکەی سڵاوە لە دیاری 500 بە تایبەتی لە بەیانیانە کەش و کەشێک هەیە ئارامیەک هەیە سەکینێکتێک هەیە بەسەر دڵاغەنا کە تۆ چیتە نوێژی بەیانی و هیتە دەرەوە حەز بە مرتاحیەکی سڵاوات لە دیاری 500 حەز بە مرتاحیەکەی بەڕاستی سلم أبي سعيد خدري رحمتي خوائي لي بفرموديك حضرتي رسول الله من بوجرته صلى الله عليه وسلم كصحيحة وإمام أحمد لما سندك هنا بتي فرميت وقت خوائي جوراء إيمان داران ومسلمانان لروج قيامتها لآقري دوزخ رزقاركات هرشي إيمان دار رزقاريكات بلام هندي مسلمان لبهشتان قالن يا رب العالمين فلان کەس و فیسارە کەس لە ئاگری دۆزەخایە و دۆست و خۆشەویستی ئێمە بە لە دنیاە واتە شەفاعەتیان بۆکەن کە خوا ڕزگاریان کا خۆی گەورەشە فەرمێت و داواکەن لە خۆی گەورە خوایە براکانمان لە ئاگری دۆزەخان سەیری دڵ و دەرونی موسڵمان چەند بە ڕەحمە ئازانم لە قیامەتا تۆ داواکەی کە فڵان موسڵمان لە ئاگری دۆزەخایە خوایە بە ئەو برایم دەربێ لە ئاگری دۆزەخ نەک لێرەوە بینێری بۆ جەهەنەم بە حسابی خۆت یانی نەک دڵتەوە نەڕەش بێ وابزانی تۆ خەڵک لێرەوە نێری بۆ جەهەنەم ئینشەڵڵا جێی منی تیابێتەوە جێی خەڵکی تری تیا نابێتەوە بەهەشت با خەڵک چێ بۆ جەهەنەم با خەڵک کافر بێ با خەڵک وا بێت نا لە بەهەشتا ئەوە ئیماندارە ئەو ئیماندارانەی کە دڵیان پاکە بێتەوە لە بەهەشتا غەل و غەشی تیا نامێنێت داواکەن یا رب العالمین براکانمان فلان و فیسار ئیماندارەکان خوشکەکانمان فلان و فیسارە کەس لە ئاگری دۆزەخایە داوان لێکەین ڕزگاری کە لە ئاگری دۆزەخ خۆی گەورەشە فەرمێت بچن بەو ڕێگەی کە خۆی گەورە خۆی دیاریەکات لە ئاگری دۆزەخە بیان بین و خۆتان دەریان بێنن الله ئەکبەر ئەمە حەدیسی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چکە ئەمان ئەڵێن چێڵن یا ڕەبی ئەو برایانەمان بەهۆی گوناهەوە توش بوون چکە نوێژیانە کرد ڕۆژویانە کرد حەجیانە کرد ئیماندار بوون مسلمان بوون بەڵام گوناه و تاوانیان زۆر بۆ چونەتە ئاگری دۆزەخ خۆی گەورە فەرمێ بچن خۆتان بیانهێنە دەرەوە ئەچنە ئاگری دۆزەخ چۆن بیان ناستەوە خۆی گەورە فەرمێت وێنەی دەموچاوێن مادەم مسلمانن نەگۆڕاوە تێک نەچوو ئەیان ناسنەوە ئەچن لەسەر وێنەی خۆیان لەسەر وێنەی ئەسڵیان ئەمێننەوە کە ئەو خۆی گەورە خۆی ئەزانێت لە ئاگری دۆزەخا چۆنە بێت کەیان هێننە دەرەوە هەیانە تا قولەپەی سوتاوە هەیانە تا ناوکی هەیانە تا ئەژنۆی هیانە زیاتر بەپێی ئەو گوناه و تاواننی ئەو شوێنانەی کە لە ئاگری دۆزەخا هەبووە ئەیان هێننە دەرەوە ئەڵێن یا ڕەبی ئەوە هێنامان نەدەرەوە ئەیان هێنن ئابی ژیانیان پێدەن حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەی کەی تر ماوە ئەیتر کەس نەماوە و مسلمانێکیش نییە شەفاعەت بۆ ئەو خەڵکی تر بکات لە ئاگری دۆزەخا خۆی گەورە فەرمێت بڕۆن هەر کەسێ بە قەد یەک مسقالە زەڕە ئیمان لە دڵیەتی دەریبێن لە ئاگری دۆزەخ ئەوانەش هەر دەرەهێنن ئەفەرمێ بڕۆن بە قەد نیو مسقال زەڕە کێ ئیمانی هەیە لە ئاگری دۆزەخا سێرە و ڕەحمەتی خواکەن چی چن بە ڕەحمە ئەم دینە دینی ڕەحمەتە ئازانم خۆی ڕەحمی ڕژاندووە بەسەر بەشەریەتە تۆ کێی تا ئایگریتەوە لی ئەفەرمێ بڕۆن ئەوەی نیوەی مسقالە زەڕێکیش ئیمانی هەیە لە ئاگری دۆزەخ دەریبێن دەریهێنن دوای ئەوە حتا فەرمێت ئەبوو سەعیدی خودری فەرمێت ئەوەیشی قەناعەتی بە منیە ئەبوو سەعیدی خودری سەحابەیە فەرمێت قەناعەتی بە منیە با ئەو ئایەتە بخوێنێتەوە
إن الله لا يظلم مثقال ذرة وإن تك حسنة يضاعفها ويؤتي من لدنه أجرا عظيما. خوا ظلم ناكا بقد يك مثقال ذرة كم تر لمثقال ذرة خير وشاكتيا بخواي قورا وني ناكا لتو پاداشتياته ولا سري أفرمون يا ربي خواي أوانش من در هنا أوانش تواوبون كس نما ولا أقري دوسخا كخيري تيابي. الله أكبر. يعني أويك يسأل ناو أقري دوسخا هيش خيري كتياني حيش خواي قورش فرميت بەدەستی قودرەت و توانای خۆی لە ئاگری دۆزەخ ژمارەیەکی زۆر زۆر لەو بێخێرانە دەرەهێنێت ئەیان خاتە باشت. سیری و ڕەحمەتی خوا بکەن هیچ خێریکیان تیان نییە نیو مسقالە زەڕەکەشی تیان نیە و حەدیثی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەبەرەوە با ئێمە بڕیاری ئاهلی بەهەشت و ئاهلی جەهەنەم نەدەین. ئێمە کێین دوعای عاقبەت خێری بەس بۆ خۆت بکەوە مسلمانی لە مەدینە فەرمووی لە مەدینە مسلمانێکم بینی یەک دوعای زۆر جوانی فێرکردم وتی بەس لە سوشتا دوعای عاقبەت خێری بۆ خۆت بکە بڵێ خوایە عاقبەت خێرم کە خوایە مەغرور نەبم عاقبەت خێرم کە یا ڕەب بە عاقبەت خێری بم بەرەوە بەلای خۆت. ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە لەم مانگی مەولودە مبارەکەی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فێری ئەم ئەخلاقە بەرزانە و ئەم سنەتە گەورانی پێغەمبەر ببین کە زۆر کەس پێی نابێرێ ناتوانێ ئەم سنەتانە جێبەجێ بکە. بە ئەهلی ئەم سنەتانە بین ئەهلی ڕەحمەتەکەی بین ئەهلی میهرەبانیەکەی بین ئەهلی مەحەبەتەکەی بین ئەهلی خۆشویستنی هەموو ئیمانداران هەموو ئینسانیەت بین ئینسانمان هەمووی خۆش بێت. بەخوا زەرەر ناکەین لەوەی خەڵکی خۆش بێت مسلمان و غەیری مسلمان بەس زەرەرەکەین ڕقمان هەبێت لە ڕقا زیانمان دەسەکەوێ لە ڕقا قەتعی ڕەحمەتی خوای گەورە ئەبێ بۆ ئێمە ئاگامان لە خۆمان بێت. لەبەرەوە فەرمێ خوای گەورە ژمارەیەکی هێجگار زۆر لە خەڵک دەرەهێنێت هیچ خێریکیان تیان نییە لە جەهەنەم دەریان هێنیان خاتە بەهەشتەکەی خۆی ئاوی حیاتیان پێدا و بە ئاوی حیاتە شۆرێن ئاوی ژیانە شۆرێن و ئەفەرمێ بچنە بەهەشتەوە. ئەفەرمێ خوای گەورە چی تەمەنا ئەکەن چیتان بینی خۆتانە لە بەهەشتا. الله ئەکبەر. ئەم منە بە فراوانی ئەم منە بەهەشتێکی فراوانیان پێدرێ. ئەمە ئەو کەسانەی هیچ خێرێکیان تیان نییە کە خوای گەورەیان خاتە بەهەشت. با ئالی خێر و چاکە بین با لەم مانگە مبارەکەیان مراجعەی خۆمان بکەین و شوێنکەوتەی سنەتە جوانەکانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. با جێبەجێکەری سنەتە ئەخلاقیە بەرزەکانی ڕەسوڵ الله بین صلی الله عليه وسلم. با ئەم دینی مەحەبەتە وەکو خۆی بگەێنین ئەگەر نەمانتوانی بێدەنگ بین و دوعای عاقبەت خێری بۆ خۆمان. أي سيدي سرداري